کاکەژار لەگەڵمانە بێت. کاکەژار ڕێبەبەرێ تەکنیکە تۆڕە مێدیای ڕوودا بێ بمەڕا بە کاکەژار تۆژە ڤانکۆڤەرێ بمەڕای وەخت گونجاوە ji بۆ تاژی جارێ هێنە مایە تژی ڕازێ نەهو نزیکی نەهو بوو دەها کاکەژار شەو باش ji بۆ te گونجاوە باشە ئەرێ تیکتۆک دووارێ بەلکی ئەو وڵاتن کۆ تیکتۆک قەدەغاکردنە یان کار دەکەن بۆ قەدەغای هەندێک ڕەهەندێک سیاسی تێدا هەبن مەکار وێ بەشێنینە دووارە زانستی و دووارە تەکنۆلۆژیە تیکتۆک ئەو دێوەزما خەتەرناک مەترسیدارە ji بۆ هەموو جیهانێ کاکجەف هەر تشتێکێک و دەبێت هەموو بەباشی ئاگادار بن ئەوێک و واقعە و ڕاستیە ئەوەیەک و وەختێک و تو تیکتۆک بکارتێنی و تیکتۆک دادبەزینیە سەر تەلەفۆنە خوا لەوی دەرێت تشتێکێ دەبێژنە یوزر ئەگریمنت بە ئینگلیزی ینی گرێبەستا بەکارهێنەر وەختێکی تو تیکتۆک بکارتێنی تو قبول دکەیت و ئەو تشتێن و تیکتۆک دکەتن تو بکاربینی دناو فاین پرینتێدا ینی ئەو ئەگریمنت ئەو گرێبەستە کو gelek تێکستێکی هور تێدا هەیە دوێ هورگلیێدا تێدا دەوێژیتن و تو حەق ددەیە تیکتۆک ئەوە gelek گرنگە یەک پەسوەردێن تە بۆ خۆ ببەت ئادرێسن ئیمەیلێن تە بۆ خۆ ببەت لیستێن کۆنتاکتێتە بۆ خۆ ببەت ناوەڕۆکێن ئیمەیلێن تە بۆ خۆ ببەت یانی بە ئاوایەکی چ ناو تەلەفۆنێ تەدا هەبیت تیکتۆک کۆپیەکێوی دەبێتە سەر سێڤرێن خۆ ڕادەگریت ئەوە سەتی سەد دژی یاسایên پاراست بەڵێ ببوورە کاکەژار پێشێک قسەکانت تەواو بکەی پلاتفۆرمەکانی دیکەش بۆ شێوەیە نییە تەنیا تیکتۆکە کە ئاوا هەموو شتەکانی من یان کەسێکی دیکە بۆ خۆیە بات ڕۆژان خان چاو شتێک زۆر زۆر گرنگە دێرەدا بەڕاستی نازانم چەندمان کات هەیە چونچە ئەو بابەتە بابەتێکی یەکجار زۆر گرنگە و پەیوەندی بە تاکتاچی خەڵکی جیهانەوە هەیە و بەتایبەتی لە کوردستان بەداخەوە خەڵک زۆر زۆر کەم بایەخ بەو شتانە دەدا من لە بیرمە هەردەگەڵ جەنابەت لە زۆر بەرنامەدا بەشدار بوومە و باسم لەوە کردووە کە بەڕاستی کاتێک ئێوە تەلەفۆن بەکاردێنن و لەسەر ئەو تەلەفۆنە لە ڕێگای ئینتەرنێتەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان بکاتن دەبێت زۆر باش بزانن کە چی لەسەر ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بەش دەکەن هەر شتێک کە ئێوە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بەشی دەکەن بە شێوازێکی تر مڵکی شەخسی ئەوە نییە ئەوە مڵکێکە کە دەچێتە دەست ئەو بەرنامەیە و سێرڤەرەکانی و ئەو وڵاتانەی کە ساحێبی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەنا لەبەرەوەی بۆ نمونە ئەگەر بە دیاریکراوی باس بکەین بۆ نمونە فەیسبووکە تویتەرە ئینستاگرام ئەوانە لەبەرەوەی ئەوانە کۆمپانیاکانیان لە هێندێک وڵات دامەزراون کە لەنێو ئەو وڵاتانە یاسای پاراستنی زانیاریە تاکە کەسیەکان هەیە ئەو کۆمپانیانە هەروە بە ڕاحەتی ناتوانن هەستن بە فەرمی بە بەرگارهێنەر بڵێن وەڵام من ئەو زانیاریانە لە تو دەستێنم و تۆش ئەگەر دەتەوێت من بەکاربێنی مەجبوریەوە قبول بکەیت بەڵام تیکتۆک خاوەنی تیکتۆک کۆمپانیای بایت دانسە کە لە پیکەن لە پێتەختی چینە خاوەنی ئەو پرۆگرامەیە ئەو کۆمپانیایە خۆی وەکو کۆمپانیایەکی مۆڵتیناشناڵ ینی کۆمپانیایەکی ناودەوڵەتی دەناسێنێ بەڵام بەشێک لە پشکەکانی ئەو کۆمپانیایە بەڕەسمی لەلایەن کۆمپانیایە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە حکوومەتی چینەوە هەیە خاوەندارەتی دەکرێت ئەوە بەو مانایە دێت لەبەرەوەی لە چین یاسایەک هەیە کە دەڵێت ئەو کۆمپانیانەی کە لە چین دامەزراون ینی لە چین ناونووسراون مەجبورن هەموو داتا و زانیاریەکانیان دەگەڵ حکوومەتی چین بەش بکەن مەسەلەی تیکتۆک دەزانم کاکجەپ هەرکوتی کارمان بەلایەنە سیاسیەکەی نییە بەڵام مەسەلەی تیکتۆک پەیوەندی بەو شەڕ و کێشە و هەڵایە هەیە کە ئێستا دنیای غەرب ڕۆژاوە دەگەڵ چین هەیەتی خودی پرۆگرامی تیکتۆک یەکێک لە کەرەستەکانی حکوومەتی چینە بۆ کۆکردنەوەی ژانیاری تاکە کەسی لە هەموو جیهان فەرقی تیکتۆک دەگەڵ پلاتفۆرمەکانی دیکە ئاوڕۆکو کوتم ئەوەیە کە پلاتفۆرمەکانی دیکە هێندێک لە بواری پاراستنی زانیاریە تاکە کەسیەکاندا خۆ لە کۆکردنەوەی زۆر زانیاری دەپارێزن لەبەرەوەی یاسا ئیزنیان پێنادا بەڵام تیکتۆک بە جۆرەی وەی کاری نەکردووە و سنوورەکانی بەزاندووە باشە کاکەژار
تیکتۆک ئەگەر تۆ ئەپەکە لە مۆبایلی خۆت دادا بوەزێنیت ئەگەر ئەکاونتی شت نەبێت دەتوانی سێری ئەو ڤیددیویانە بکەی کە لە نێو تیکتۆکدا هەن ئەمە شەرمەترسیە؟ بە جۆرەی لێکۆڵینەوەیە کە کۆمپانیایکی ئەمریکی کردوێتی و زانیاریەکانی جەگەڵ حکوومەتی کەنەداش بەش کردووە دەڵێ کاتێک تۆ ئەپەکە دادەبەزێنی و بە تەنیا براوز دەکەی ینی هەرەوەی کە جەنابەت باست کرد کە بەس پێیدا بچی بزانی چی هەیە دیسانیش ئەوە بۆ مانایە دێ کە تۆ گرێبەستی بەکارهێنەری تیکتۆکت قبول کردووە کە ئەوەت قبول کرد تیکتاک دەتوانێت نەو زانیاریانە کۆ بکاتەوە. کاک هەژار بەر و واژی چەوە ناز بژم من سەر مۆبایلە خۆ تیکتۆک هەیە و من ئەکوانچی هەیە ئەس vê apê dîlê dikem li nav mobayla xwe lê ekanta xwe yanî her maya di nava TikTokê da ew me tirsî ji her berdewam e li ser em dibêjin device meselan bêje te accounteke li ser TikTok em li Kanada dibêjin TikTok li Kurdistanê dibêjin TikTok eger te accounteke hebî li ser telefonê xwe te ew lavir belê belê ew bêje te ew app li ser telefona xwe lavir du xala gelek giring e ew ê ku heta niha çûye paşî wê deqê zaniyariyên nû ku dête nav telefonê te tu wî diparêzî eger li ser kompîterekê dî ya telefonekê dî kengê tu biçî ew accountê carekê din bikar bînî ew device jî yanî ew telefone jî ew kompîtere jî berdestê TikTokê ez gelek sal bipirsim berhal TikTok bi taybetî nûciwan gelek bikartînin kak hejar ew nûciwane jî belkî di teknîkê jî têne gen li wan pirsê tiştên piş perdeyê jî têne gen ew nûciwane dikare xwe biparêze hiç pêşniyarek heye bo parastina zanyariyên wî nûciwanî ku qet nizane li piş TikTokê çi heye ew mesela nûciwanan meseleyeke gelek gelek giring e kak Cafer nûke li dinyayê de siyasetmedar destgehên zaniyarî û parastin û asayişî mesela bikaranîna gencan meseleyeke gelê serekî ye di emniyeta welatan de di parastina asayişa welatan de ew nûcewan rastî ewan zêdetir teknolojî bikartînin û li ew tiştê ku ez behs dikem ew baştir jî ez belkî lê têbigehim TikTokê her zêdetir e teknîkî ew nûciwan dibe belê belê boçi giring e ez ê nimuneyekê bû te bînim nûke gelek besît nûciwanê ku îro bo nimûne li Fransayê li Kanadayê li Amerîkayê îro diçîte nawendî diçîte qutabxane û dixwîne gelek peywendiyên takekesî heye belkî li ser TikTokê tiştekê par we jî neket ema bi mesajîng beşa meselan Facebook Messenger heye TikTok jî beşek heye ku navbeyne bikarîne re bo xwe dikarin name binivîsin tu bêje mesela bo xwe gel hevalê xwe û dost û biraderê xwe hinek dîmen par we biket dîmenê wan ê navxwe û ew dîmen bikeve destê wan sibê rojê ew genc bibe wezîr bibe parlementer bibe karbidest bibe berpirsekê îdareyekê li vê welatê li dahatî de tu dikarî ewan tiştan wekû şantaj wekû sabotaj tu bikar bînî bi dijî wê berpirsê welat eger tu li min tê bigehî dizanî boçî sermayeguzarî li ser gencan hatiye kirin کاک هەژار باسی گەنجانت کرد ڕاستە حکوومەتی کەنەدا تیکتۆکی قەدەغە کردووە بەڵام کاردانەوەکان چی بوون لەبەرەوەی کە گەنجان بەکارهێنەرێکی سەرەکی تیکتۆکن چ کاردانەوەیکی هەبووە لە نێو خەڵک ڕۆژان خان شتێک زۆر زۆر گرنگە خاڵک کەنەدا بەکارهێنانی تیکتۆکی بۆ خەڵک قەدەغە نەکردو هێشتا ژێرخانی یاسایی بۆ قەدەغەکردنی هیچ شتێکی ئاوالە لە بەردەستی خەڵک نییە کەنەدا بەکارهێنانی تیکتۆکی لەسەر ئەو مۆبایل و کەرەستانانە قەدەغە کردووە کە بەکارهێنەرەکانی کارمەندی حکوومەتن یانی هیچ کارمەند و کاربەدەستێکی حکوومەتی لە ڕۆژی 28 دوای 2023 حەقی نییە تیکتۆکی هەبێ لەسەر تەلەفۆنەکەی
لەسەر و تەلەفۆنی کە حکوومەت داویەتی لەسەر تەلەفۆنی شخصی خۆ کەیفی خۆیەتی چونکی لە وڵاتانە یاسا ئیزن بە حکوومەتەکان نادا هێشتا هەتا ئەو حەدە کە پێی بڵێ تۆ حەقەتە ئەوەی لە قەدەغە بکەی لە خەڵک ها حکوومەت بە خەڵک دەڵێ ئاگادار بن حاڵ و مەسەلەیەکی ئاوا هەیە ئەگەر دەتان هەوێ شتەکانتان پاراستوو بن ینی نەکەونە دەستی کەسانی تر زانیاریەکانتان باشە تکایە باشترە تیکتۆک بەکارنێنن کاکەژار ئەمە قۆناغی یەکەمە هەر بۆ کارمەندانی حکوومەت و دام و دەستگای یاخود ئەو فەرمانبەرانن کە سەر بە حکوومەتن واتە بۆ خەڵک قەدەغە ناکرێت هەنگاوی دیکە نییە بۆ ئەوە یان یاسای بۆ دەربکا پرۆژەی وانە ئەوەی باز دەکرێت دەڵێن هەم ئەوەی کە بۆ دام و دەستگا حکوومەتیەکان قەدەغە کراوە چاوەڕوان کراو بوو هەم ئەوەی کە لە داهاتوودا ئەوە بەرفراوانتر بکرێش چاوەڕوان کراوە ڕۆژاخان شتێک زۆر گرنگە لەم وڵاتانە پاراستنی زانیاری تاکە کەسی زۆر گرنگە بۆ حکوومەتەکان بە یاسا کراوە شتێکی دیکەی کە زۆر سرنجڕاکێشە ڕاستە حکوومەت بۆ کارمەندەکانی خۆی قەدەغە کرد بەڵام ڕێکسەر دوای ئەو قەدەغەکردە سەرۆکی حیزبی کۆنسەرواتیڤ و سەرۆکی حیزبی نیو دموکرات کە دوو هێڵی زۆر دژیە کرد لە نێو حکوومەت بۆ خۆیان لە نێو حیزبەکەی خۆیان دەستیان لە تیکتۆک هەڵکرد نەک لە بەرەوەی حکوومەت بڕیاریدا بۆ پاراستنی خۆیان و مەسەلەی ئەمنی نیشتمانی ئاسایشی نیشتمانی لە وڵاتانە فەراحیزبیە یعنی لەسەرەوەی حیزبەکانە زۆر بە جددی وەردەگرن و بە پێم وایە ئەوە دەرسێکیشە کە دەبێ ئێمە ڕۆژهەڵاتیەکان وەری بگرین کاکەژار دوو پرسیارم هەنا دەمژیکەی مازە هەردووکەم پێکەوە بێژ یەک ji bo me li Kurdistanê jî metirsiya dibem çarekê bikin pêşniyarata çi bû Kurdistanê du piştî ku hata qedeğekirin hiç VPNek dikare careke din çalak bike her were bikaranîn هەردوو پرسیارێتە گودەم کەمە بلا زوو جواب بدەم لە کوردستانی مەترسیە بەلێ مەترسیە لە کوردستانی گەلک مەترسیە لێ زێدەترژی هەنە و مەخابنە تا ئێستا ئاینگاوێن جددی بۆی نەهاتیە هەڵگرتن مەسەلا پەروەردەکردنا خەڵکێ لەسەر چاوانیە بکارانینا تۆرین کۆمەڵاتی مەسەلەیە من دەگە ڕۆژانخانی جارێکی پرۆگرامێکی دا بەرژدار بوون لەسەر مەسەلا کۆنترۆل نەکردنا فریکوێنسی لە عزمانی کوردستانی کو بڕاستی سەرەتانێکە گەلێ مەزنە لە کوردستانی گەلێک تشتێدن هەنە یاسایە پاراستنێ زانیاریên تاکە کەسی هێشتا لە کوردستانێکێ ماسی هەیە خەڵک بە زانیاری ئەو کەلوپەل بکار ناینن هێشتاژی لە کوردستانێ ئەپڵ ئایدی بدە هەزاری لە بازارە تێتە فرۆتن ئەکاونتێ دی دێنە چێکردن ئەوە بڕاستی مەترسیە گەلێ مەزنن ئەوە دگەل هەموویە ئەوانە دگەل تیکتۆکێژی مەترسینە لە کوردستانی بۆ مەسەلا VPN مەسەلا VPN مەسەلەیەکە کو ئەگەر تو بە IP تشتێکی بڵاک بکەی بە VPN تو دچی پاشوە بچی ئەمما یاسایە حکوومەتی وەختێک و دەردەچیت ئەو یاسایە زێدەترە لە VPN یعنی کەسێک و بڕاستی بخوازە لێ قەدەغە بێتەکردن و حکوومەتێدا شۆڵ بکاتن و بچیت VPN بکاربینیت بۆی و تیکتۆک بکاربینیت حتمما مەبەستێکی تایبەت هەیە و یاسا دوورە دچیت زۆر سپاس بەڕێز هەژار برنجی بەڕێوەبەری تەکنیکی تۆڕی میدیای ڕوودا و سپاس کە لە کەنەداوە لەگەڵمان بووی کاکەژار دەستخۆش